زبانه ونانیجا و خیاتن دارکی. امروز ورکای ازار مصطفى جمدانی ام کورا بجوشی چالکی کانی شانس روز برندار بونوی تدوتیشی. ام چالکی جوشی چالکی کانی صابون فتی ورکای ازار بونا. اصلا بس ازن کورا باز آرام جمال بیشتر پرسی کوتایشنا. نبرد سال 1960 خیست مانی دایی بوا. بکالیروس اینجا کلیجی بسیاری آموزی لذتی بوده. خواهی تنبیه که بود شامل دارای خندانی ها مجردن و هر وقت باید زیاده استاده سرور فرستادن قیمتی پوزی با ها مجردن. باید زیاده کوردا چند وقت باید کنسل پرسی کوتاهش نکردیلا پاشخان و جندی یاسری کوتاهش ندنیه امدا شوازکانی کوتاهش نان جمعه و رجع کوتاهش نان مجردن نکانی کلکانی پیشو پارلمانی کردستان هر وقت جورکانی کاندیدی درچون لا سیستمی هەڵبژاردن و لیستی نوێنەرایەتیە بەرژەیی سیستەمەکانی هەڵبژاردن و سیستەمی حیزبی و کۆتای ژنان کاک ئارامەدار کۆڕەکە بێتەوە زانیارانی کە لەم جارانەکەی دەبێت باشە باسی بکەی لەبارەی کۆتایی ژنانەوە سپاس دەکەم. سپاس خاتون دنیا ئەندامی دەستەی کارگەری تیمانگای کوردی بە هەڵبژاردنە بە سپاسەوە ئەمڕۆ لەگەڵمانایە و پێکەوە قسەبازەکەی لەسەر پرسێک کە پرسی کۆتای ژنانە. طبعی کۆتای ژنان لە ساڵی 1995 کە کۆنگرەی پەکین بەسترا لەوێوە هاتە ناو دنیای هەڵبژاردنەوە بە تایبەتی. لەو کۆنگرەیە یەکێک لە بڕیارەکانی کۆنگرەی پەکین ئەوە بوو کە ئەگەر بێت پەرلەمانێک لە سەدا 30 زیاتر نەبێت ڕێژی بەشداری ژنان تایە لە سەدا 30 زیاتر نەبێت ئەو پەرلەمانەوە حسابەکرێتە لەلایەن پیاوانەوە کات کراوە. لەبەرەوە لە دوای 95ەوە ژمارەی ئەو دەوڵەتانی کە کۆتای ژنانیان پەیڕەو کرد و بۆەوەی ئەوەوە ڕێژەی بەشداری ژنان لە پەرلەمانەکانی دنیایە زیاتی کرد زۆر گەڕانکاریەکی بەرچاوی بەخۆیەوە بینی. گەشتر نزیکەی ئەتوانم بڵێم لە هەموو ئەو 104 دەوڵەتی کە هەیە 7 دەوڵەت ڕێژەی بەشداری ژنان تایە لەسەر و لە سایاسیەوە بوو بە تایبەتی دەوڵەتانی ئەسکەندەناڤی. بەڵام لە دوای 95ەوانێ کە ئەو بوو کۆنگرەیەکی داوە دەوڵەتان پابەت بوون پێوەی ڕێژەی بەشداری ژنان بەرز بووەوە بە شێوەیەک بەرز بووەوە کە ئێستاکە لە 103 دەوڵەت لە دنیادا نزیکەی 70 دەوڵەت ڕێژەی بەشداری ژنان تایە لە پەرلەمانەکانیان لەسەر و لە سەدا 30ەوەیە. طبعی ئەگەر ڕشتێکی سیر باز بکەم دەوڵەتێک کە زۆرترین بەشداری ژنان تایە هەیە لە پەرلەمانەکاندا ڕەواندایە لە 80 ئەندامی پەرلەمان 51 ئەندامی ژنە. ئەمە طبعی ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک فاکتەری مێژووی و سیاسی وڵاتە لە دواییە طبعی دەوڵەتانی ئەسکەندەناڤی دێن و دەوڵەتەکانی تر. طبعی هەرێمی کوردستان ئێستا کە دێمە سێ طبعی باسەکە زیاتر لەسەر هەرێمی کوردستانە ڕێژەیەکی باشی هەیە. ڕێژێکی باشی هەیە ئەویش ئەتوانم بڵێم لە ڕیزبەندی 61ین دەوڵەت و هەرێمەکان هەیە لە ئاستی دنیادا. عێراق لە ڕیزبەندی 74مین دەوڵەت هەیە. یعنی عێراق لەبەرەوەی کە ڕێژەی کۆتای ژنان تایە لە ساڵ 25 بۆیە ئێستاکە لە ڕیزبەندی 74میندا هەیە. طبعی ئەگەر باس لە کۆتا بکەم کۆتا وەکو وشە بە مانای چی دێت؟ بە مانای بەش دێت. کۆتا بە عەرەبیەکە طبعا حیسە بە مانای بەش بە مانای پشک دێت. واتە ئەو پشکەی کە گروپێکی کۆمەڵایەتی یا ڕەگەزی لە ناو پەرلەمانە بەشی هەیە پشکی هەیە. طبعی ئەمە بۆ کێیە؟ ئەم کۆتایە بۆ کێیە؟ وەک گوتم لە ساڵی 95ەوە کە ئەمە بۆ ژنان هاتە ناوانێ ئەمە زیاتر بۆ ئەو گروپە کۆمەڵایەتیانن کە هەراوێست کراون بەهۆی فاکتەری ڕێگری کۆمەڵایەتی کەلتوری سیاسی و ئەمە طبعی کە ئەڵێم کۆتای ژنان بە گروپە پراستاکەن ئەمە بەسم لە ژنانی زیاتر لێرە. طبعی کۆتایەکی تر هەیە کۆتایەکە بۆ ئەو گروپانەی کە ژمارەیان کەمە لە ڕووی مەسەلا گروپی ئەتنی هەیە گروپی نەتەوەی هەیە سەر لە هەیە کوردستانە ئەبینی مەسەلا کۆتا هەیە بۆ پێگاتەی کورد و سودان و ئاشووری تورکمان
ئەمانە ئەو گروپانە کە ژماریان کەمە بە ژماری خۆیان ناتوانن بچنە ناو پەرلەمانەکانەوە بۆیە کۆتایان بۆ دانرێت. مەسەلەن لە میسر جوتیاران کۆتایان بۆ دانراوە، لە هەند کۆمەڵێک گروپی ئەتنی هەن کۆتایان بۆ دانراوە، لە ئوردون چەرکەسی هەیە ئەوان ئیسلامانە کۆتا، بەس ئەمە بەڕاستی خۆی وشێ تۆزە غەڵەتیش بەکارێنین کۆتایە، بەڵام کۆتا بریتە لە بۆ ئەوان بریتە لە تەرخانکردنی کورسی، تەرخانکردنی کورسیە. بەس ئێمە لەسەر لە ڕۆژانەیە باسیەکەین کە کۆتایە، ئەڵین کۆتای پێکاتەکان، بەڵام بۆ ئەوان کورسی تەرخان کراوە. بۆچی؟ لەبەرەوەی ئەگەر بین ئێمە سەرباسی شێوازەکان لە دواییە زیاتر دەرەکەوێت کە کۆتای ژنان شێوازێکە، کۆتای پێکاتەکان شێوازێکترە. تەبێ بزانین کە کۆتای ژنانی تەبێ چۆن هاتوۆتە ناو دنیای ئێمەوە. کۆتای ژنان وەکوتم لە 95 کۆنگرەی پەکین دەبەسترێ، لە 2005 جوانێ هاتوۆتە ناو دنیای ئێمەوە و یاسای ئیدارەی دەوڵەتی عێراق بۆ قۆناغی گواستنەوە کە لە کانونی دووەمی 2004 بۆ یەکەمین جار ئەو قسەیە، ئەو پشکە، ئەو کۆتایی بۆ ئافرەتان بۆ ژنان دیاری کرد. یعنی ئەمە دەسوودیاریەکی بەڕاستی پۆلبلیمەرە کە هێنایە ناو قانونی عێراقیەوە و لە دوایەوە تەبعی ئەمە گوازرایەوەی بۆ یاسای هەڵبژاردن. تەبعی دوای یاسای ئیدارەی دەوڵەتی عێراق یاسایەکی هەڵبژاردن دەرچوو لەگەڵ کۆمەڵێک یاسای ترە. لە یاسای هەڵبژاردنیشا کە پێوترێ فەرمانی ژمارە 6 بریمەر، ئەم یاسایە دیسانەوانێ کۆتایی بۆ ژنان تەرخان کرد بە ڕێژەی چەند؟ تەبعی بە ڕێژەی لە 125. دوای تەبعی ئەمە هاتە ناو دەستوری وشەی عێراق لە مادە 45 لە بڕگەی 4 لەوێشە دیسانەوانێ تەسبیت کرا، ئەمەش هاتە ناو دەستوری عێراقەوە. ئەمە بوو بە گەرەنتیەک بەڕاستی. یعنی یەکێک لە دەستکەوتەکان خەباتی ژنان تێکۆشان و ئەوەی کە هەیە بەڕاستی ئەوەیە کە پشکێک تەرخان کراوە لە دەستوری عێراقیە کە ڕێژەکەی لە 125. ئەمە بۆ خۆی تا ڕادەیەک دەستکەوتێکە گەرەنتیەکی باشە و من ڕەنگە نقطەی تلاقی قسەکردنە شتون لەوەوە بێ کە ئێمە لە دەستورێکە هەیە کە دەستوری عێراقا لە 125 هەیە بۆ بەشداری ژنان. ئەوەی تر ئەمێنێتەوە بۆ بستنەوەی ژنان خۆی، ئەمێنێتەوە بۆ خەڵکانی ئازادی خوازە، ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە پێکاتەی حیزبەکان، عەقڵیەتی سەرکردایەتی حیزبەکان لێوە توانین چکەمە خشتێکمان داناوە کە لە 125 نابێت کەمتر بێت. لە دوای ئەوەوە چیتر؟ من زیاتر قسەکان ئەمڕۆ ئەم باس توێژی لێوە بەڕاستی لەسەرەوە. تەبعی لە دوایە یەتە ناو ئەنجوم یاسای هەڵبژاردننی ئەنجومەی نوێنی عێراقەوە کە لە 2005 وەگاگادارن کە یاساکە دەرچوو، لە دوایە لە مانگی 12 هەڵبژاردن کرا و لەوێ لە دوای ئەوەوە یەتێکوێەوە یەتە ناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. واتە هەرێمی کوردستان لە ساڵی 2005ەوە کۆتای ژنان تەبەنی کۆتای ژنانی کرد. لە دوای چی؟ لە دوای ئەم گۆڕانکاریانەی کە لە یاسای ئیدارەی دەوڵەتی عێراق و دەستوری عێراق و هەموو ئەوانە لە دوایەوە ئەنجاکە دێتە ناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دواتر لە ساڵی 2009 یاتە ناو یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و قەسامەکانیشەوە. بە جیاوازی چی؟ بە جیاوازی ئەوەی تەبعی لێرە لەم تاکو 2005 لە 125 بوو، کەمتر نەبێت. واتە ڕێژەی سەدیەکە لە 125 بوو. جیاوازەکەی هەرێمی کوردستان چی بوو؟ تەبعی لە 2005 کە ئێمە یاسای هەڵبژاردنمان تەبعی هەبوو، ئێمە یاسای هەڵبژاردننی ژمارە یەکی ساڵی 92 هەموارکرامان هەیە، لەوێ دیسان لە 2005 لە 125 کاتەکراوە. لە دوایە بە ژمارەکان پیشانتان دەدەم، بەڵام لە 2009 ئەم لە 125 لە هەرێمی کوردستان نابێت بە لە 130 و ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی باشە، بەڵام ئەوەیە کە ئەبێت ئیشی لەسەر بکرێت بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتە بەرەو پێشەوە ببێت. تەبێ ئەگەر بینە سەر شێوازەکان، دوو شێواز هەیە بۆ کۆتای ژنان. شێوازەکان هەیە ئیلزامیە، حیزبەکان پابەند دەکات بە یاسا، بە یاسا پابەندیان دەکات بۆی کە ئەبێ ڕێژەی بەشداری ژنان لە 100 ئەوەندە بێت. وەک باسی کرد لە کۆنگرەی پەکینە نابێت لە 130 کەمتر بێ، وەگەر لە 130 کەمتر بوو هەر پەرلەمانەیەک بە معنای ئەو پەرلەمانە پەرلەمانێکی پیاوانەیە، پەرلەمانێکە لەلایەن پیاوە احتیکار کراوە. بۆیە ئەمە بۆ هۆی سەرەتایەک بەوەی کە
بە یاسا ئیلزام بکرێن حیزبەکان بۆی کە ڕێژەیەک دادنێن لە بەشداری ژنان لە کۆتای ژنان. ئەم شێوازە پێوترێت شێوازی بابەتکردنی حیزبەکان بە یاسا. تەبێ ئەم شێوازە پێوترێت چی؟ شێوازی باشترین ژنانی کاندیدی دەرنەچوو الخاسرات الأفضل. ئەمە ئێستا لە هەرێمی کوردستانە پیاداکرێ الخاسرات الأفضل، واتە ئەو ژنانەی باشترین کاندیدی ژنن بەڵام دەرنەچوون. چیەکەن ئەمانە؟ ئەمانە جێگای خراپترین پیاوی دەرچووەگرنەوەی باشترین ژنی دەرنەچوو جێگای چێگرێتەوە جێگای خراپترین پیاوی دەرچووەگرێتەوەێ. ئەمە شێوازێکە لە زۆربەی وڵاتانە پیاده ئەکرێت. تەبعی پێشەوتێ شێوازی دیاریکردنی دانیکردنی ڕێژەی سەدی نوێنەرایەتیکردنی ژنان ئەو ناوەشی پێوتێ، بەڵام خاسرات الأفضل کورتترە و ئەتوانیت بەوە بیناسیتەوە لە هەرێمی کوردستاندا بەوە پیاداکرێت. ئەگەر سەیری مادەی 22 بکەی، مادەی 22 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 92 هەموار کراوە ئەبینی دەوەی ختم بە شێراوێنەوەڵێ تەبعی حیزبەکان لیستیان تەقدیمەکەن لە لیستەکە ئەبێ ڕێژەیەک ئافرەتی تابێت کە لە سەداسی کەمتر نەبێت و ناوی پاڵێوراوەکانیش بە شێوەیەک ریزمەندکرابن کە نواندنی ڕێژەی ناوی براوەی ئافرەتان لە پەرلەماندا دەستەبەر بکات. ئەمە دوو قۆناغە. تەبعی قۆناغێکیان سەرەتا کە حیزبەکان ناوەکانیان ناوی کاندیدەکانیان بە لیست پێشکەش بە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەکەن لەویا ئەبێ چی بێ؟ ئەبێ ئەو لە سەیاسیە پابەند بکرێەوەی واتە لە سەداسی واتە لە نێوان هەر سێ کاندیدێک ئابێ بکەن ئافرەتی ژن بێت. ئەمە لە قۆناغی یەکەمە ئەم مەرجەی بەداناوە لە هەرێمی کوردستانە تەبعی بە یاسا ئەمە سەپێنراوە. ئەمە دەستکەوتی حیزبەکانی نییە بەڕاستی. حیزبەکان ئێستا پیشانتانەدەن لە 92 کە ئەم کۆتایە نەبووە ڕێژەی ژن لە پەرلەمانی کوردستانە چەند بووە. بۆیە بە یاسا وەکو تیشم یاساکەش لە بریمەر و لە دەستوری عێراقی دواتر هاتەتە ناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە. لە قۆناغی دووەمە حیزبێکی سیاسی با بڵێین 9 کورسی هێنن. ئەم 9 کورسیە 3 کورسیە بێ بۆ چێ بێ؟ بۆ ژنان بێت. ئەم 3 کورسیەوە گوتم بەپی چی؟ بەپی یاسای خاسرات الأفضل باشترین نەبراوەی ژن جێگەی خراپترین براوەی پیاوە بێتەوانێت. تەبێ ئەم یاسا ئەگەر سەیری بکەین کە ئیشی پێکراوە لە 2005 ئەوانێ حەزەکەم سەیرێکی ئەم خەشتەیە بکەین بزانن لە شەشخولی ڕابردووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا دۆخی بەشداری ژنان لە پەرلەمانەکانە چۆن بوو. ئەگەر سەیری بکەین لە 92 لەبەرەوەی لیستەکە داخرا بووە و کۆتای ژنان نەبووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڕاست. کۆتای ژنان لە هەڵبژاردننی 92 نەبوو و لیستەکە لیستی داخرا بوو، بەمانای ئەوەی حیزبەکان بە شێوەی خۆیان چۆنیان بوێ ئەتوانن هەمووی بکەن بە ئافرەت، ئەتوانن بە ئارەزوی خۆیان چەندیان بوێ دایبنێن. لەو هەڵبژاردنە کە 92 بەشداری ژنان چەندە؟ سەیری بکات. ژمارە و ڕێژەی ژن 6 ژنە. لە هەڵبژاردننی 92 هەرێمی کوردستاندا 6 ژن کە لیستەکە لیستی داخراویش بووە، لیستی چەکراوە نەبووە بۆی بڵێن وەڵا ئەمە خەڵک دەنگی پێداوە و ڕیزبەندەکەی گۆڕیوە. معنی لیستی داخراوەزان چی؟ یعنی کە ئەو ڕیزبەندی کە حیزب دایانێ ئەو ڕیزبەندیە دوایی مەسەلا 15 کورسی بێنێ 20 کورسی بێنێ بەو ڕیزبەندی کە حیزب دایەتی بە کۆمیسیۆن بەو شێوەیە 15 کەسەکە لە یەکەوە تا 15 تا 20 دەرەچێت. بەڵام لە 92 ئەگەر سەیر بکەیت 6 کاندید دەرچووە کە ژنانە بە شەرتێک خۆمان نەزانین. 92 ئەگەر بینی نۆبیری خۆمان ساڵی هەیەجان و سەوریەت و مافی قسەکردن لە ئازادی و ژنان و چی ئەم شتانە لەمەوە چی دەرەکە؟ بەڕاستی لەمەوە دەرەکە ئەگەر بێت و کۆتای ژنان نەبووایە من پێم وایە ئێستاکە بەشداری ژنان لە ناو پەرلەمانەکانیان زۆر کە دێنە سەر 2005 لە 2005 ژمارەیە بێ بە 27. بۆیە بتم لە برەوەی دێتە ناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لەوێ لە سەها 25 بە ئیجباری ئیلزامیان دەکات. بۆیە ئەو ژمارەیە بێ بە 27. لە 2009 ئەوە باسم کرد یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموارە بێتەوانێ کە هەموار کراوانێ کردیان بە سەداسی بۆ کراوە سەیاسی بۆ خۆی هەنگاوێکی پۆزیتیڤە ئەرێنیە زۆر باشە. ئەمە وای کرد لە 2009 ژمارەی ئەندام پەرلەمانانی ژن بگەن بە چەند؟ ببێ 39. تەبعی بۆ بۆتە 39 لەبەرەوەی کە لیستەکە داخرا بووە
جگە لەوەش ئێمە کۆتای پێکاتەکانمان هەبووە ئەوانیش نیسبەتەکانە گۆڕن بۆی ئەوەی کە هەیە بەڕاستی ئەم لە سایاسیە لە ماوەی ڕابردووە بێ لە هەڵبژاردنە کە ژمارەی کورسەکان بوو بە 95 یعنی بە پێکاتەکانە بوو بە 100 پێشتر 111 کورسی بوو. ئەمە وای کرد کە ئەو ژمارەی کورسیانەی کە 11 کورسی بوو لە ناو پێکاتەکانە ژمارەی ئافرەتان زۆر دەکرێ بۆیە بۆتە لە سایاسین و ئەگینا بە شێوەیەکی گشتی هەتا ئەم هەڵبژاردنەش ڕێک ئەو لە سایاسی کە داناوە خشت حیزبەکان وەک ژمارەی کاندید ئەوە نانداناوە وەرە دواییشە کە دەرچووە هەردیستانوانەی لە سایاسی دەرەچێت. ئەمە بەشێکی زۆری پێویستی بچێت بەشێکی زۆری پێویستی بۆ حیزبەکان بەڕاستی باید بە عنسور و بە سەرکردایەتی ژنان نادەن نێبێ ئەوەی ئەوەی چەکە لە دەرەنجامەکانی بەحسەکەشن و ئەمە وای کردووە کە ئەگەر تۆ لە سیستمەکەشە لە سەداسی بۆ دەربچێت کە سیستمەکە خۆشی تەغیێڕەکە لە بەرەوەی کە بتوانێت ژمارەی کاندیدەکان زیاد بکەوە لە دوایە لێمە سەری بەڵام لەمان کاتا خۆ حیزبەکان دەتوانن وەختێ لە سەداسی داناوە ئەتوانێن ژمارەی کاندیدەکانی لە سەداسی زیاتر دابنێت. بەڵام ئێستاکە هەڵبژاردننی 2024 تازەترین هەڵبژاردن داتەکانتان پیشانەتەم بۆی کە هەر حیزبێک چەند کاندیدی ژنی داناوە چەند کاندیدی پیاوی داناوە. ئەمە ئەگەر سەیری بکەین سێیەکەی 34 دوایی بۆ باچەن بۆ بەسی یعنی ڕێک ئەو ژمارە ئەمە بەهۆی چیەوە ئەم 34 دێمە سەری بەهۆی ئەوەیە کە سیستمی لیستینەرایەتی ڕێژەیی کە لە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە کادا ئەکرێت لە 92ەوە سیستمێکە ڕێگە نادات بەوەی کە ڕێژە و ژمارەی ژنان لە ناو پەرلەمانە زیاد بۆچی لە دوایە دێمە سەری و سەی لەسەرەکە. تەبێت دووەم شێوازی یەکەم وتمان شێوازێکی ئیلزامی و شێوازێکی پابەندکردنی حیزبەکانە بە یاسا. شێوازی دووەمیان شێوازی چییە؟ کۆتای ئارەزومەندانەی حیزبەکان. یعنی حیزبەکان ئازادن لەوەی کە کۆتا چەند ڕێژە داهێنن چەند ژمارە داهێنن. وانە ئێستاکە من شتێکتان پیشاندەم ئەمە سەیریکە. ئەمە پێڕەوی ناوخۆی حیزبە کوردیەکانە. ئەمە پێڕەوی ناوخۆکانە سەیری بکەن کۆتایان چەند داناوە. لە دوای چی؟ لە دوایەوە ئێمە لە 2005 ئەوانێ کۆتامان داناوە بە ڕێژەی لە سایاسی بۆچی بۆ یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمان. بەڵام سەیری کۆتای حیزبەکان کرد. حیزبەکان لە سەرکردایەتیە تەبی لە ئاسی سەرکردایەتیە ئەمە تەبی لە پێڕەوی ناوخۆی حیزبەکان دەرهێنراوە. سەیری بکە پارتی لە سایەدا، یەکێتی لە سایە 22 گۆڕان لە سایە 8 کۆمەڵی دادگەری لە سایەدا، یەکگرتووی ئیسلامی لە سایە 25 کەمتر نەبێت و جوڵانەوەی نەوەی نوێی هەوڵەدەی بگاتە لە سایە 50. ئەم تەبی مەقاتیە. باشە سەیر بکە هیچیان وەکو خۆیان نەک بۆ پەرلەمان وەکو خۆیان دوای قسەی لەسەر باش. بۆچی ئەمە بۆ حیزبەکان خۆیانە لەبەرەوە سەیر بکەیت هیچیان نەگەیشتونەتە ئەو ڕێژەی کە بۆ پەرلەماندان ناوەکە لە سەداسیە. ئەمە یەکێکە لەو مواشیرانەی کە بەڕاستی پێویستی بە هەوڵسە لەسەرکردنە بۆچی حیزبی سیاسی ئێمە لە سەداسی بۆ پەرلەمان داهێنێن تەبعی حیزبەکان داهێنێن لە دوجارە زۆری نەداهێنێن لە ناو پەرلەمانە بەڵام بۆچی لە ژینگەی ناوخۆی حیزب خۆیان ناگەنە ئەو ڕێژەیە کە ئەوایە بەڕاستی لەسەر ئەو ڕێژەیە شروع بووە. ئەمە یەکێکە لەو خەلەلانەی کە لە دوایە لە دەرەنجامەکانە باسی دەکەم. ئەگەر ئەمە بێنوانێ بۆ ئەم هەڵبژاردنەی ئێستا ئەمە هەڵبژاردنەی کە ئەم جارە کرا سەیریکەن زانە چییە؟ ئەگەر ژمارەی لێتانەوە دیار بێت 1153 ئێمە بۆ کورسی گشتیان قساکەم 1153 کاندیدیانە بۆ حیزبەکان ئەو تا یەک بە یەک دیارێت هەر حیزبێک چەند کاندیدیەوە بەپی پارێزگا و چەندی ژن بووە چەندی پیاوە هەر هەمی تایە لە کۆی گشتی ئەگەر سەیری بکەیت 1153 لە ناوی ئاچەنی هەیە 362 ژن کاندید کراوە. ئەم 362 کە ئیکەی بە ڕێژە ڕێک لە سایە چەندەکە لە سایە 31 باچیەوە بە کاندیدی پێگاتەکانیشەوە. یعنی ڕێک ئەو لە سایە 30 کە هەیە یعنی پیان ئەگزە پیان گوناحە
ئەگەر بێت لەو سڕەچە من نەزانم بەشێکی نەبوونیە بەشێکی حیزبەکان بەڕاستی لە کاتی هەڵبژاردنە کە لە پرۆسکیان پێ ئەکەوێت چۆن ئافرەت پێیاکەن چۆن ژنێک پێیاکەن و جاری وایە خەڵکێکدا ڕەنگە هەر نەزانن باگراوندیشی چییە و چۆنە و لە کوێشەوە هاتووە ئەمە بۆ خۆشی دیسانەوە خەلەلێکی ترەکە ژینگەی ناوخۆی حیزبەکان ژینگەیەکی لەبار نییە بۆ پێگەیاندنی ژنی سەرکردە وەک چۆن بۆ پیاویش نییە نەبێت من بۆ پیاو هەیە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ژنانە بۆیە ژینگەیەک نییە بەڕاستی بۆ دروستی و ئەو ژنانەشی کە دیارە لە ناو پەرلەمانە و ڕۆڵیان هەبووە و ڕەنگە بە کۆتاش فەرقی دەرچوون ئەو ژنانە زیاتر لە ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنیەوە چوونەتە ناو پەرلەمانەوانێ دوایی بوو بە کاندیدی حیزبەکانی وانە یعنی حیزب کارگەیەک نییە بۆ دروستکردنی ژنی سەرکردە یعنی ئەمە بەڕاستی ئەبێ نقطەیەکە لەسەری بوەستی وە گوتم ئەمە بۆ پیاوانیش بەڕاستی بەو شێوەیە نەبووە و نییە بەڵام بۆ ژنان دەبعی دۆخەکە خراپترە و ئەمە بەڵگەیەکە بەوەی کەچی بەڵگەیەکە بەوەی کە ئەو ڕێژەیە کە یاسا ئیجباری کردوون ڕێک ئەو ڕێژەیەداێنێ بەشێکی پەیوەندی بە عەقڵیەتی مەنتاڵێتی ئەو پیاوسالاریەوە هەیە کە پیادەی حیزبەکان بکات و بەشێکیشی پەیوەندی بە نەبوونیەوە هەیە کە دیسانەوە ئیژارەگەڕێتەوە بووی کە بڕوان بە توانای ژنان نییە لە ناو حیزبەکانە بۆیە ناتوانن ژنی سەرکردە پێک دروست بکەن و ئامادەیان بکەن بۆ هەڵبژاردنەکان وە لە دوای شابینین کە وەختە گەژنە پەرلەمانەوانێ نەکو ژنەکان ڕاستی پیاوەکانیش کوالێتەکەی زۆر نزم دەرەچێت ئەو دوای دەمەستەری کە بۆچی کوالێتی پەرلەمان نزمە کە دەبعی قسەیەکی زۆر هەیە کە دوایە لیستەکە لیستی داخرا وایە کوالێتی پەرلەمان زۆر بەرزبە وتمایە خەلەلی بنیادی لە ناو ژینگەی ناوخۆی حیزبا هەیە لە لیستی داخرا و لە لیستی کراوە و چەکراوەیان نییە بەڵکو حیزب بۆ خۆی ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێت بۆیە لیستەکەش پێی بە لیستی داخراوە دڵنیا بە لەوەی کە شتێکی وها فەرق ناکات و ڕەنگە خۆشتان بزانن ئەگەر دوایی پرسیارتان کرد ڕەنگە لەو کاتەیە زیاتر بکەون بەرکەوتەی کورسی لیستەکان لە ڕووی ڕەگەزەوە ئەمە سەیرکە ئەمە کاندیدەکانمان بینی لە سەدا سیویەکان داناوە بە پێکاتەکانوانێ دوای ئەنجامەکان کە دەرچووە هەڵبژاردننی بیستی دەیە ئەمە تازەترین هەڵبژاردنە سەیری ئەم نەتیجەیە بکەن ئەبینی چی بکات چی لێهاتووە ڕێژەکە لە سار چەنە لە سار سیویە بۆچی 95 تەبی کورسیمان هەبوو لە 95 کورسیەکە 30 کورسی دانراوە یانزە سلێمانی 10 هەولێر 8 بۆ 3 هەڵەبجە 95 کورسیمان هەبووە و بەو شێوەیە ئێمە ئەبینین ژمارەی کورسیەکان ژنان لەناو ئەم پولەشە کە دواخۆ لە جارێکە چەندێکە 30 کورسیە کەواتە لەمەوە ئەگەینە ئێمە چەند دەرەنجامێ تەبعی حەزەکەم یەک شت باس بکەم ڕاستی من مەجالم نییە باسی سیستمەکانی هەڵبژاردن بکەم 12 سیستمی هەڵبژاردن هەیە و زۆریە وەتان بڵێمەوە 6 ڕۆژی من باسی بکەم بەڵام ئەوەندەی کە هەیە من باسی واکەم لیستی نوێنەرایەتی ڕێژەیی ئەوە دەرەنجامە گەیشتم و ئەمە توێژینەوەیەکی منە لیستی نوێنەرایەت ڕێژەیی کە لە 92 لە هەرێمی کوردستاندا پیادا ئەکرێت بۆ پەرلەمانی کوردستان لیستێکە ڕێگە نادات بەوەی کە ژمارەی بەشداری ژنان لە ناو پەرلەمانە زیاد بێت سەبەبەکە چییە؟ لەبەرەوەی یەک جۆر کاندید هەیە لەم سیستەمە یەک جۆر کاندید هەیە مەسەلەن لە قسەی ڕۆژانەیە باس دەکەن وەڵا فڵان کەس بە دەنگی خۆی دەرچووە و فیسا کەس بە دەنگی کەس بە دەنگی خۆی دەرناچێت لەم سیستەمەیە ئەوەی کە دەرەچێت لیست دەریەچێت نەکو خۆی بۆچی؟ لەبەرەوەی کە لەم لیستە شتێک نییە بە ناوی دەرچوونی کاندید بە دەنگی خۆی شتێک نییە ئەمەیانی ئەمە شتێکی شعبیانی شتێکی زۆر نائەکادیمیە خەڵکەڵە بەڵام بە دەنگی خۆی دەرچووە یا ئەوە دەنگی خۆی دەرنەچووە یەک شتەوە دەرچوون هەیە ئەویشەوەیە کە تۆ لە ڕێی لیستەوە دەرەچی و بۆ لەبەرەوەی کە لەناو ئەم سیستەمەیە لیست سەنتەرە کاندید سەنتەر نییە واتە تۆ ئەگەر دەنگ دەی بە لیست لە دوایە ئەگەر لیستەکە لیستی چەکراوە بۆ دەنگە دەی بە چی دەنگە دەی بە کاندیدێ بەڵام ئەگەر لیستەکە داخراویش بێت ئەو ساکە تۆ تەنها دەنگە دەی بە لیست و ئەم سیستەمە بۆ خۆی وەهایە بۆیە
کاندید ئەو بۆچوونە ئەو دەستەواژەیە هەڵەیە کە پێی وایە لیست کاندید بە دەنگی خۆی دەرچووە. کاندید بە دەنگی خۆی دەرناچێت، بە دەنگی چی دەرەچێت؟ بە دەنگی لیستەکە دەرەچێت. ڕەنگە پرسیارم لێ بکە ئەی باشە خۆ ئەم جارە لیستی کاندیدی تاکەسیش کردوون. تەبی لیستی کاندید تاکەسی شتێکی جوانکاریە بەڕاستی لەم سیستەمە. و ئەمە دەرفەتی دەرچوونی لیستی تاکەسی نزیکە لەسەرکەوە و بیریشمان. ومن لە پێش هەڵبژاردنان چەندین لەو کاندیدە تاکەسیانە پیانتم ڕێیان وەرگرتم کە خۆم کاندیدکردن ئەوەندەی کە کرابشێکی زۆریان لە بەشمان کردەوە لەبەرەوەی دەرناچێت. بۆ لەبەرەوەی تاکەکەسی کاندید تاکەسی منافەسەی ئەو ژمارە زۆرەی کاندیدی حیزبەکانی پێنام لە هەرێمی کوردستانە لەم هەڵبژاردنە 1953 کاندید هەبووە. لەو 1953 کەسدا کاندیدی تاکەکەسی 82 کاندید هەبووە. ئەم 82 کاندیدە تاکەکەسیە وەک یەک تاک ناتوانێت منافەسەی ئەو دابشکاری هەڵبژاردنە بکە کە لە ئەنجامی دەنگی هەموو لیستەکانەوانێ دەرەچێت. ئێستاکە پیشاندانەتە مەسەلە سلێمانی بۆ ئەوەی کە کورسیەک بهێنێ چەند کورسیە ئەولێ چەناو ئەوەنە بۆیە کاندیدی تاکەسی ئافرەت بێ پیاوێر لەم سیستەمە دەرفەتی دەرچوونی نییە. ئەوەی کە دەرفەتی دەرچوونی هەیە تەبیعەت کە بە لیستە کۆتایش نییە. کەواتە دوو زۆر دەرچوونە تەبیعەت یەک زۆر دەرچوون هەیە لیست دەردەچێنێ بەڵام لیستەکە ئەوەیە تۆ دەرچووی بەهۆی لیستەکەوە دەرچوونێکی تر هەیە دەرچووی بەهۆی لیستەکەەوە بەڵام بە کۆتایی. یعنی هەر ئەوەیە بۆیە یەک جۆر دەرچووی هەیە لەناو ئەم لیستەیە تا ئەو دەرچوونە ئافرەت بێت یاخود پیاو بێت. تەبیعەت ئێمە حەزەکەم ئەمەتان شار بدەم دۆخی لەو پێنج کاندیدە دەرچووەکەی هەڵبژاردنی شەشەوی بۆیە ڕاستی ئامانەکان هەمووی لەسەر منێنە ئەمە نەچووبەوە بۆ خولی پێنجە بۆ ئەوانە بەڵام لێرە نەو پێنجمان هەبوو تەبیعەت ئەتوانین ئێمە تەستیفاتەکە کۆلێنکردنەکە وا بکەین ئەم نەو پێنجە پێنج کاندیدی ژن دەبێت پێنج کاندیدی ژن نعفو پێنج کاندیدی پیاو لەسەر ئەو قاسمی انتخابیە ئەو دابشکاری هەڵبژاردنی کە هەیە لەسەر ئەوە پێنج کەس پێنج کاندید لە هەموو ئەو کاندیدانی کە دەرچوون پێنجی لەسەر و قاسمی انتخابیەوە لەسەر و دابشکاری تەبیعی قاسمی انتخابی مەبەستم چییە؟ مەبەستم لەوەیە کە بازنەی سلێمانی 36 کورسی نییە چەند کەس دەنگی داوە دەنگە دروستەکانی کۆی ئەو دەنگە دروستانی کە لە بازنەی سلێمانیە دابەشی ئەو 36یەکەی ژمارەیە دەرچێت و ژمارەیە پێوترێت چی؟ پێوترێت قاسمی انتخابی. قاسمی انتخابی لە هەولێر چەند بووە؟ 20428 دەبوو. 20460 واتە گەر حیزبێک کە پێنج کورسی هێناوە یعنی پێنج جار ئەم ژمارەیە هێناوە تەبیعی بە جیاوازیەک کە مەسلەی باقیلاخوایە کە ئەوە مەسەلەی کرد لە حیزبێ بە باقیلاخوا دەرەچێتەوە حیزبی سۆشیالیست و دوێن جارە کە ئاپێمانێتی هەرێموانە بوو ئەوە جیاوازە بەڵام چەند جارەی ئەمە ئەکاتە چەند جارەی ئەو کورسانی کە حیزبەکانیانە لە سلێمانی 7,000 یعنی بۆی تۆ کورسیەک بەریتەوە 7,000 کاندید تاکەسی لەکوێ توانێت 7,000 بێنێت قەت ناکاتە 7,000 لە عیلەدەوە کە 22,540 بووە لە هەڵەبجە 12,970 تقریبا 13,000 ئەمە بۆ ئەوەی کە بزانن بۆی کە قاسمی انتخابی دابشکاری هەڵبژاردن چۆن بووە پێنج پیاو تەبیعی شنیکیان نییە پێنج پیاو ئەو ژمارەیە هێناوە ئەوی تری سەیری بکەین 65 کاندیدی تر تەبیعی ئەمە چی بووە لە خوارەوە دابشکاری هەڵبژاردنەوە 65 لەو 65 شەستی پیاوە پێنجیشی پێنجیشنە ئەمە ئێکاڵن بە دەنگی خۆی دەرچووە ئەمە بە دەنگی خۆی دەرنەچووە لە خوار دابشکاری هەڵبژاردنەوەیە بۆ لەبەرەوەی سیستمی هەڵبژاردن لیستە لیست یەکەیەکە یەکەیە هەر هەمووی پەیوەندیەکان تەزامونیە و تۆ دەنگەدەی بە لیست لەبەرەوە تۆ ئەرەوەندەیە یا لەسەر دابشکاری هەڵبژاردنەوەی یا لە خوار دابشکاری هەڵبژاردنەوەی 65 کاندید لە خوار دابشکاری هەڵبژاردنەوە ئەو دابشکاریەی کە لەسەر باسی کردووە هەولێر سلێمانی دووهۆ لە خوار ئەوەیە باشە لەو 65 شەستی پیاوە و پێنجی ژن بووە چەندی بە کاندید دەرچووە چەند کاندیدی بە کۆتا دەرچووە 25 کاندید بە کۆتا دەرچووە واتە هەیەکی واتە بە شێوازی فاصلە لەغزەن باشتری
نەبراوەی ژنان بەوەی کە پیاوێک لاتووە کە لە ناو براوەکانە خراپتر بووە ئافرەتێک ژنێک چۆتە جێگەی کە لە ناو نەبراوەکانی ژنانە باشترین بووە. بەم شێوەیە 25 کاندیدی ژن بە کۆتا دەرچوو 5 کاندیدی ژن لە ئاستی 95ەکەیە بەچی دەرچوو لە خوار دابەشکاری هەڵبژاردنەوە تەبێت لەسەر دابەشکاری هەڵبژاردنەوە هیچ ژنێک دەبێتەوە بەڵکو تەنها 5 کاندید دەرچووە. ئەمە سروشتی ئەم سیستەمەیە. ئەم سیستەمە هەتا پێویش بکە لە دنیای ئێمەیە دۆخەکە هەر بەو شێوەیە. یعنی ئەگەر لە 130 بێت ڕێک لە 130 دۆ سەرەوە دەرەچێت شتێک زیاد شتێکە تێگەی و سیستەمەکە بۆ خۆشی بە شێوەیەکە کە ڕێگە ناداتەوەی کە بتوانێت کاندید بە دەنگی خۆی دەرچێت. ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان. مەسەلا ئەگەر نمونەتان بۆ بێت مەولا هەژاردی 2021 ئەنجومەنی عێراقا لەبەرەوەی سیستەمەکە بوو بە سیستەمی یەکدەنگی نەگەزراوە کاندید لە سەنتەرا بوو نەکوی لیست کاندید لە سەنتەرا بوو تۆ دەنگدا بە کاندید تێگەی کاندید کاندیدەکان هەمووی لێکەوە بیزا بوو بۆ یەکەمین جار لە عێراقیشە ڕێژە و ژماری کاندیدانی ژن لە 84ەوە بوو بە 95 بۆ یەکەمین جار لە عێراقا 95 ژن لە هەڵبژاردننی 2025 ژنێک لە عێراقا دەرچوو. بۆیچی بۆی سیستەمەکە گۆڕا بەڵام بەداخەوە لەبەرەوەی هێزە سیاسەکان لە عێراقش بەرەی پیشانسان حەزیان بەو سیستەمە نەبوو لەبەرەوەی ئەو سیستەمە بەڕاستی سیستەمێک بوو حزبیەکرد بە حزبیەکرد بەوەی کە کەسایەتی سەرکردە دروستکە لە ژنان لە پیاوان و پێویستی بۆ کاندیدەکان بەو شێوەیە نەبێت کە ژمارەیەکی زۆر لە کاندید دابنێ دڵی ئەم عەشیرەت خۆشکە دڵی ئەو قسم خۆشکە دڵی ئەم فڵان ئیسار و هەر مەکتەب سیاسی کۆمانە مەجموعەیەک بۆ خۆی دابنێ بەڵکو پێویستی مەسەلا سلێمانیان گەبێمان بێتەوەی و ئەبوو سلێمانی پێش بازنەی هەڵبژاردن بوو باکووریە بوو باشووری هەبوو 4 کورسی بوو 3 کورسی بوو 3 کورسی تۆ حزبی سیاسی ئەتوانێت یەک کاندید هیچ حزبێکی سیاسی چەند بە خۆتیەکێکی نیشتمانی لێرە بڵێن این بوو لە یەک کاندید زیاتر نەیەتوانی دابینێ بۆ لەبەرەوەی دەنگەکانی داڕەژە بوو بۆیە ئەم یەک کاندیدە کە دایانێ ئەگەر کاندیدێکی زۆر بەهێز بێت کۆتەنگێکی لەسەر هەبێت و ئەمە بۆ حیزبانەش نابێت کە تەکەتول و باڵباڵانیش بێت بزەرە لەوانەش هەبێت. ئەمە وا چیەکە ئەمە واکە کە ئەگەر ئەو سیستەما چواردەوەیە بەردەوام وایە بەڕاستی جینگەی ناوخۆی حیزبی سیاسی گۆڕانکاریەکی باشی بەسەرانە بەڵام لەبەرەوەی سروشت و پێگاتەی حیزبی سیاسی لە عێراقش دەروسەنچە حەزیان بەمە نییە و کارگەیەک نییە بۆ دروستکردنی سەرکردەی ژن پیا و حیزبی بۆ چی لەوە لە عێراقا یەکەم شت کە کردیان لە دوایەوەی کە پەرلەماندار لەوانەیە سیستەمەکان گۆڕیوە کردیان لەم سیستەمی لیستی ویلایەتە ڕێژەیی ئەی بەسانی بۆی یەکۆی حەوتی شەوانێ ئەمە چییە لەبەرەوەی ئەمە بۆ ئەوان باشە بۆ باشە لەبەرەوەی حزبی تەماڵ حەزی بەم سیستەمی بۆ لەبەرەوەی کە ئەتوانێت ژمارەیەکی زۆر کاندیدا دڵی هەمووان ڕازیەکە مەسەڵەن بانمونی سلێمانتان سلێمانی 36 کورسی بووە نێ هەر حیزبێکی توانێت 72 کاندیدا بێت 72 بە ئیسراحەتی خۆت 72 دڵی زۆری حەشایر و خەڵکی ماساوچی و احترام زۆیوە خەڵکی واکە ناکەفوو و بێتوانە و چی ئەوانە هەمووی دڵی ڕازی بکەیت بەڵام ئەگەر سیستەمی 2021 وایە تێگەی هەموو هەرێمی کوردستان مەسەلا پارتی 15 کاندیدی هەبووە بەڵام ئەم جارە بۆ هەڵبژاردنە پارتی چەند کاندیدی هەبووە 190 کاندیدی هەبووە ئەمە ژمارەی دەنگەکانی پارتی زیادی پێبووە بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەیە 15 کاندیدت هەبێت لەکوێ و 190 کاندید 190 کاندید ئەگەر هەر یەکێک کاندیش بکا لەگەڵ خزم و دۆست و ئەحباب و ئەمانە ئەتوانێت ژمارەی دەنگەکان زیاد بکات وایە یەکێتی ژمارەی 172 کاندیدی هەبووە و بۆ شێوەیە بۆ حیزبەکانی تریش ئەمە بۆچی حیزبەکانمان پێخۆشە لەبەرەوەی کە ئەتوانن بڵین وەکوتم هەموو خەڵکێک خۆش بکەن تووشی کێشە مەسەلەن لە ئەو منتیقانەی کە زیاتر با بڵێن کە ڕژی عەشایەر سەگە سیستەمی یەکدەنگی بێزراوەی 2023
ئیشی بکەدایە کە تۆ کچی عەشیرەتێگەێنی کوڕی عەشیرەتێگەێنی ناتوانیت کوڕی عەشیرەتێکی دەردابێت لەبەرەوە عەشیرەتەکەی دەنگت پێ نادا دەنگت پێ نادا و ئەوە یەکێکە لەو سەبەبانەی کە مەسەلا قسەی زۆر پارتیدانەکانی زیاد کردووە لە 600,000 بۆ 700,000 لەبەرەوەی کە ئەو سیستەمە ڕێگەی پێ نادا دڵی هەموو عەشیرەتەکان ڕازی بکات بە تایبەتی مەنتیقەی باتینانێ مازانی ناوچەیەکە عەشیرەتایە بەڵاندەستە ئەمانە سەبەب لێوە بۆی بگەڕێن ئەبێت لێوە بۆی بگەڕێن بۆچی کە تەنەکان زیایی کردووە یەکێتی ژمانی زیایی کردووە لەبەرەوەی ژمارەی کاندیدەکانی بۆ 1970 کاندید ڕاستە زای بە تەبعی خەشکردنی پارێکی زۆر زۆرچی ئەو شتانە بەڵام من ئەوەی کە پێویستی بەوە هەیە سیستەمەکەیە کە سیستەمەکە ڕێگادا بەوەی ژمارەیەکی زۆر لە کاندید دابنێت و حیزبەکانیش هەموویان تقریبا ئەوان پێخۆشە بە خەیری سەدرەکان نەبێت لە عێراقا کە لەگەڵ ئەم سیستەمانی و هەوڵی داوەبووی کە سیستەمەکە بگۆڕێت ئەوانێتی هەموویان ئەمان پێخۆشە بۆ لە شەوی ئیمتیحانە کاندید دەهێنن و دایانێن و دڵی ڕازیەکەن نە هیلاگوێری پێوەیە نە ئامادەکردنی پێشرفتی پێوەیە نە فیلتەرکردنی ئەوێ نە هیچێوێ دایانەیت و دەمکۆ کاتەوانە و تەبیدەن کاتە لیست و دوای لیستیش دەمەکان داوەش دەکاتەوانێ ئەگەر بگەمە سەر دەرەنجامەکان یەکێک لە دەرەنجامەکان ئەوەیە کە دەستوری عێراق گەرانتیەکی دەستوری هەیە بۆ پارێزگاریکردن لە بەشداری ژنان لە ئەنجومەنە هەڵبژاردنەکانە یعنی بەڕاستی ئەمە بەکەم نەزانرێت و ئەمە لە کەم وڵاتدا بەڕاستی ئەمە هەیە یعنی من سەیری کۆتا و بەشداری سیاسی ژنان بەردە هەموو پەرلەمانەکانی دنیا لە 193 ئەگەی عێراق لەگەڵەوەی 74 مانتەڕی دەبێت لە ساڵ 25 کەمتر نەبێت ئەبێ کاڵە کەمتر نەبێت ئەبێ زیاتر بێت بەس مشکلەیە ئەمە نایەڵێت ئەم عەقیدەتە نایەڵێت ئەگەی ناخۆتوانێت لە ساڵ 25 کە دەرگا کاتەوانێت بۆ کاندیدکردن لە ساڵ 25 ساڵ 40 کاندیدی بکات یعنی ڕێگەی لێ نەجێگاوە بەڵام وەکوتم خەرەلەکە لێرایە لەو عەقیدەتەیە بۆیە ئەم بەردایە ئەم بەردی بنامەیە کە لە دەستوری عێراقی هەیە لە ساڵ 25 زەمانەتێکی دەستوری باشە بۆ ژنان ئەوەی مێنێتەوە چییە بەڕاستی ئەوەی مێنێتەوە ئەبێ ئیشی بۆ بکرێت ئەبێ ئیشی بۆ بکرێت ئەم لە ساڵ 25 دواتر لە هەرێشی سانە قوربەتانە بۆ لە ساسی باشە بەڵام ئیشی بۆ بکرێت ڕوویدەبن لە کێیە ئەمە ڕوویدەبن بە پێی سەرەکی لە ژنانی ناو حیزبە سیاسیەکانە لە ئەندام پەرلەمانەکانە ئەمانە بەڕاستی ئەبێ ژینگەی ناوخۆی حیزب تەبعی بۆی تۆش بتوانێت گۆڕانکاری دروست بکەیت پێویستی بە معنیەکەیە یەکێک لەوانەی کە ئەتوانێت گۆڕانکاری دروست بکات لە ژینگەی ناوخۆی حیزبە سیستەمی هەڵبژاردنە سیستەمی هەڵبژاردن ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە بۆ ئەوەی بتوانێت گۆڕانکاری لە ژینگەی ناوخۆی حیزبە بکات خۆمان نەزانین حیزبەکانی ئێمە حیزبێکن بەڕاستی دەقیان گرتووە و مۆدێلەکەن کە نەبوونەتە هۆی مای گەشتە سەنگینی دیموکراسیدا هەرێمی کوردستاندا و دۆخی ژنان ئەگەر سەیری بکەین لە ناو حیزبەکانان هەڕانەیەک گەواهیەوە دادەوەی کە حیزبەکانی ئێمە تا چەند ژینگەی ناوخۆیان دیموکراسیە بۆیە ئەم دەستورە زەمانەتێکی دەستوری باشە بۆ ئەوەی کە دەستی پێوە بگیرێ و لەگەڵیشدا تەبعی هەوڵی بۆ بدرێت دووەمیان لە دەرەنجامەکان سیستەمی سینۆراژی بەربەستە لە بەردەم زیابوونی ژمارەی کاندیدانی ژنی دەرچوو بۆ پەرلەمانی کوردستان وەزانەوەشم باس کردیانی بەربەستە ئەتان سیستەمە بێ ئێمە 29 لەو ژمارەیە زیاتر دەردەچێت بۆ لەبەرەوەی لیست سەنتەرە و کاندید سەنتەر نییە و کاندیدێک نییە بڵێ مەدەنی خۆی دەرچوو بێ لە لیستە بۆیە ئەمە ئەبێ بە بەربەست سیستەمەکە بەربەستە بەردەم زیادبوونی ژمارەی کاندیدانی ژن لە پەرلەمانی کوردستاندا دوای 20 ساڵ لە پیادەکردنی کۆتای ژنان هێشتا ڕێژنەی ژنان لە پەیڕەوی ناوخۆی حیزبەکاندا کەمترە لە ڕێژەی لە ساس شانم دانیانی ئەین دوای 20 ساڵ ئەگەر ئێوە تەبی 2005 حساب بکەیت ئەگەر 2092 حساب بکەین زۆر زیاتر 32-33 ساڵەکە ڕێژەکە تا ئێستاکە نەگەیشتووەکە ئەوەی کە بۆ پەرلەماندانکار کە بۆایە بەڕاستی ئێستا ڕێژەی بەشداری ژنان لە ناو حیزبەکانە ئەو حیزبانی کە ئیدعای دیموکراسیەت و سکولاریست و ئیدعای مەدەنیت و ئەمانە
تێگەی ڕاستی ئەوە لە ڕەخنەکان کە پێویستە لە بەرەی ناوخۆکانیانە ڕێژەی ژنان بکەن لە سەداسی و بەرموشت بەڵام تا ئێستاکە نەگەیشتووە. ئەمیش ئاماژەی بەچی؟ ئاماژەی بە گەشەلەکردنی ئەرێنی مۆدێل و سیستمی حیزبایەتی لە هەرێمی کوردستاندا. ئەو مۆدێلی کە هەیە مۆدێلێکی کۆنە، مۆدێلێکە لەبار نییە بۆ دروستکردنی ژنی سەرکردە لە ناو حیزبەکاندا. یەکێکی تر لە دەرەنجامەکان ئەوەڵم سەربارەوەی ژمارەیەک لە ژنان بە کۆتا دەرەچن، سەربارەیەک کە دەرەچن، بەڵام بەهۆی سیستمی ڕۆژانەی سنوێرانەوە وەک بەشی زۆری پیاوەکانیش بە دەنگێکی کەمی لیستەکانیان دەرەچن. ئەمە تەبعی هەر ژنان ناکرێت، تەبعی ئەوانەی بە کۆتا دەرەچن تەبعی زۆر کەمترن لە پیاوەکان، بەڵام سیستمەکە بە خۆی وایە ژمارەیەکی زۆر کەم دەگەهێنن کامیلەکان. ئەمەیەکە ئەڵێن کوالێتی پەرلەمان دابەزیوە، دایمەوە قسەی ڕخنەیە کە کوالێتی پەرلەمان دابەزیوە، بەڵام کوالێتی پەرلەمان دابەزیوە بۆی چیوە دابەزیوە؟ هەتا ئەم سیستمە بێت وزائدەن ئەو مۆدێلە بێت لە حیزبی سیاسی، من پێم وایە کوالێتی پەرلەمان قەدەوە باشتر نابێت. لەبەرەوەی نە حیزب قوتابخانەیەکە بۆ پێگەاندنی سەرکردە لە ژن دەکرێت و نە سیستمەکەش هانی حیزبەدار بۆی کە ناچاری بکات بۆی سەرکردە دروست بکات و حیزبەکانی بەڕاستی ئەو دارە نابوونەوە کە خوایان لەسەری بەستاوە بۆی ئەم سیستەمە زۆر زۆر باشە، خۆشە بۆ ئەوان بۆی کە ئەم سیستەمە پیادە بکرێت. یەکێک تر لە دەرەنجامەکانی کە پێی گەشتوون پیادەکردنی سیستمی لیستی نوێنەراژی نەک هەر ناتوانێت دەستکاری ژینگەی ناوخۆی حیزب بکات، بەڵکو بەرهەمێنێتەوە وەزان ئێستاکە ئەو باس کرد. ئەوەی کە هەیە بەرهەمێنێتەوە، ئەوەی کە گۆڕێ بەتەنها دەموچاوەکان. ئەگەنا ناتوانێت بۆ بڵێن ژینگەکە دەستکاری بکات. باسم کردەوەی 2021 چۆنە ئەوەی ئێستاکە لە 2024 چۆن بوو ئەمانە. دەستکاری ناکات بۆ خۆی هێڵێتەوانێ بەڵکو تەنها دەموچاوەکانە گۆڕێەوە ئەو ڕێژەیەشی کە هەیە لەساسی هەر ئەو ڕێژەیە ئەمێنێتەوانێ. لە هەرێمی کوردستاندا سیستمی لیستی نوێنەراتی ڕێژەیە و ئەو مۆدێلە کۆن و باوەی حیزب پێکەوە بە هەردووچیان ڕۆڵی سەرەکیان هەیە لە دابەزاندنی کوالێتی ئەندامی پەرلەمان بە پیا و ژن. باشە سەیری ئەنجامی ئەم هەڵبژاردنەکە، هەڵبژاردنی خولی پێنجەم بزانە ئەو کاردانەی کە دەشت ئەو دەرگانەی کە هێناویانە چەندێکە، یعنی ئەوە بۆ خۆی ئاماژەیە بۆی کە ئەو پەرلەمانتەدارانی کە ئەسنە ئەوێ بەڕاستی متمانەیەکی زۆری ناتێکەکەم بەدەستێناوە و حیزبە تو تەبعی لە ناو حیزبیشا کەسی یەکەم دەگەینێ، ئەوە یەکێک لە خاڵە لاوازەکانی سیستەمە. لە ناو لیستەکانە زۆرترین دەنگ کێیکەنێ کەسی یەکەم دیکەنێ. مەسەلەن لە هەڵبژاردننی پارە هەڵبژاردننی 2018 با هەندێک بووە 2018 بە پاڵەوانی 186,000 دەنگیانە. بە دوای ئەوە خاتیبەکە دەنگی دەرچووە 500,000 دەنگیانە، یعنی سەیری دەنگی یەکەم کە لەگەڵ دەنگی دووەمان چەند هەزاری فەرقە. بەڵام دوای بە پاڵەوانی ناشێتە پەرلەمانەوانێ، ئەو لە 15,000 و بەرەو خوار ڕاتە ناو پەرلەمانەوانێ. ئەمە بۆ عەلی حەمەد ساڵح ڕاستە، ئەمە بۆ شاه سەعەد الواحد ڕاستە، ئەمە بۆ هەمووانی تریش ڕاستە. لەبەرەوە هەموو ئیشەکە کرێ بۆچی؟ بۆ کەسی یەکەمی لیستەکە و ئەوە بێ بە سۆپەرمان، ئەوە بێ بە نوێنەری لیستەکە، زۆرترین پارە زۆرترین ڕیکلام بۆ ئەو بکرێت، ئەو ناسراوە. لەبەرەوە ئەوانی تری بە دەنگی زیاتر و زیاتر کەسی یەکەم دەرچن، بە دەنگی کەسی یەکەم دەرچن. لەبەرەوە ئەوانی کە دەرئەچن لە دوای جا خۆشەوەی دوایی ناشنە پەرلەمانەوانێ، دوایی کە نەچنە پەرلەمانە ئەوانی کەمان نەتەوانێت پرسیاری ناو ژمارەی دەنگەکانیان زۆر کەمە. یعنی ئەمەم دایم هەر قساکەین ئەڵێن وڵات کۆتای پێکاتەکان دەنگیان کەمیانێنەوە، ڕاستەوە دەنگیان کەمە وایە، بەڵام وڵاتکە کاندیدی تیان هەیە کە دەرچووە جوتە پەرلەمانی کوردستان و لەگەڵ کۆتای پێکاتەکانیان زۆر ژمارەیەکی پێ فەرق نییە، یعنی ژمارەی دەنگەکان زۆر کەم بۆتەوانێت. بەهۆی چێوەیە تەبعی بەهۆی ئەو لیستەوەیە. ئەگەر قسەکانم هەمووی لە ئەم چەند ڕاستباردەیە کورد بکەمەوە، ئەویشەوەیە کە بۆی ژمارەی نوێنەرانی ژن لە پەرلەماندا لە ڕێژەی لە سایاسی کۆتا زیاتر بێت، کوالێتی ئەندام پەرلەمانەکانیش باشتر بێت، چارەسەر ئەوەیە: یەک
سیستمی لیستی نوێڕایەتی ڕێژەیی بگۆڕێت. ئەو من یەکێکم لەوانەی کە لە پەیمانگاوە دەمێکمە باسیێواکەین ئەبێ ئەم سیستەمە بگۆڕێت. ئەم سیستەمە تۆ نەگۆڕێت تەنیەکەم ئەبێ مەعریفەتە لەبارەی سیستەمەکانی هەڵبژاردنەوە. شارەزایی کە لە بزانێت کە ئەم سیستەمە لایەنی هەرێمی لایەنی نەرێنی چییە. دووەمینیش ئەبێت ئەوانەی کە لە ناو حیزبان و بە تایبەتیش ژنان ئەگەر بیانوێ ئەو ڕێژەیە بەرز بکەنەوانێ ڕێژەی خوان لە ناو پەرلەمانە بەرزکەنەوە لە ناو حیزبی شاسەوی بەرزکەنەوە ئەبێت یەکێک لە شتەکان هەوڵ بدەن ئەم سیستەمە گۆڕانکاری بەسەر ئەبێت. دووەم سیستەمێکی هەڵبژاردننی زۆرینە جێگەی بگرێتەوە ئەوەی کە بەو باسم کرد زۆرینە بەڵام زۆرینەی یەکورسینە کە زۆرینە هەژ نەوعی هەیە. نوعێکی هەیە براوی یەکەمەوانە یەکورسیە ئەوە ناشکە ئەوە جێگەی کۆتای هەرتیان هەبێت یەکورسی ناکرێت. بەڵام ئەو زۆرینەی کە باسمەکەی فرەکورسیە ئەوە زۆر زۆر لەبارە ئەوەی کە بتوانێت بێنرێتە ناو سیستەمی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەوە و لەوێوە ئەو لە ساسیە دەربچێت بەرز بکرێتەوانێ بۆچی بۆ گوتمان لە عێراقا بینیمان بۆ یەکەمین جار بەو 5 کورسی دەرچوو کە پێشتر هەمووی 82 کورسی 83 کورسی بوو بەڵام ئەو هەڵبژاردنەی 21 بوو بە چەند بوو بە 95 کورسی بۆ یەکەمین جار. بۆیە ئەو سیستەمە جێگەی بگرێتەوە کە بێت سیستەمی یەکدەنگی نەگوێزراوە. سیستەمێکی تریش هەیە سیستەمی سنوردار کە لێرە بەڕاستی جێگەی نییە. گرنگەوەیە باسنەکە فرەکورسی بێنە یەکورسی و یەکێکتر لە ڕاستپاردەکانەوە لە پایڕەوی ناوخۆی حیزبەکاندا ڕێژەی کۆتای ئارزومەندانەی ژنان بەرز بکرێتەوە. حیزبەکانی ئێمە ڕێژەی ژنان کە ئارزومەندانێ و تعبیرە لە عەقڵیەتی پیادەی ئەو حیزبانە بەڕاستی هەمووی لە خوار لە سەدا سیڕەیە. بۆیە ئیشی ژنانی ناو حیزبە سیاسیەکان ئیشی تەبعی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بەڵام ناشکوری نەبێت حیزبی سیاسی زۆر ڕێگە ناکات بەڕاستی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بچێتە ناوی ئیشی کارکاسکە و خۆی زۆر بینێت. بۆیە ژنەکان بتوانن ڕۆڵ ببینن و شارەزایی زیاتر پیاکەن لەبارەی سیستەمەکانی هەڵبژاردنەوە. و من ئەو کتێبەم هەیە کە ئەوەیەکێک لە کتێبەکانم ئەوەی پێویستە لەبارەی سیستەمەکانی هەڵبژاردنەوە بزانن هەر کەسێک بێ بە ئەلکترۆنیش هەیە بتوانین دیان دەیدێ و بتوانین بزاوتێک دروست بکەین پرسیار دروست بکەین. پرسیار دروست بکەین بۆ ئەمڕۆ خەوایە بۆی ئێمە بەرەو باشتری بەرین چکە بەڕاستی ئەگەر دۆخێک بەرەو باشتری نەڕوا ئەم لەوەی کە وەگەنەکە و بەرەو دواوە ڕواندانێت. زۆر سپاس بۆ گوێگرتنتان سەرکەوتوو بن و ئێستاکەش دەرگای گفتوگۆکەینەوانێ بۆ بەڕێستان بۆ هەر کەسێک کە ئەوێت پرسیاری هەیە أهلا وسهلا بكم.